استراتیجیات و پلان چوانیا راکشان گشتیاران به تایبەتی ji bo dihokê ji hêjayê Xeyrî Elî Osorê ve berê geşt û guzara dihokê dipirsim. Vê di mahiyê hem karsaz hem jî xelkê dihokê ji rûyê geştiyarî zêde razînîne û gazinda dikin, dibêjin tiştekî wisa mezin dihokê nîne ku em bişîn serinca geştiyaran rakeşîn. Hewa çi plan heye? Bi taybetî li ser vê parkê de kengî dest pêkin? زۆر سپاس بۆ vê derfetê طبعاً گرنگی پێدان بکەرتە گشت و گۆزارێش لای جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê کاک مەسرور بارزانî کوردستانê بگشتî و تایبەتی پارێزگاها دihokê وارهۆسا دەعمەکە مەزن شلایê پارێزگارê dihokê پرۆفیسۆر دکتۆر عەلی تەتەر و ئەم باش دەزانین ku پارێزگاها dihokê مەسترین پارێزگاها بجێن گەشتیاری سەر ئەستێن عێراقê و هەرێما کوردستانê فأفا درفتك جلك مازنا كو بارزجها دوكي بارزجك جلك زنجينة بجين كارت قشت جوزاري فاجبروي چندي قشتيار سالانه بحزارات بمليون سردانا أبي أويد كان أم وكرة بلا قشت جوزارة بارزجها دوكي بري چند روجكا أن بري چند هايفكا براستي ما بارك بلانك وبخداناي كو أم بارك كمازن سری چای زاوا بیت چکرن بدریجیا کیلومتر کو 700 متره و فرایویشک نزدیکی 40,000 متر مربعه شمات عما بيكتيت وكافتيريا وبارك سيارات وجين كسكياتيه ودار وكشكو جين رونشتني ويارين بتشوكا ونافورا وجسرك زجاجيه زباركم بويا كمين جاره سراستي عراق تتجكرن اجبري قالك تشتيت دي افا بيشنيارا ما بيشكش كر ما تقديم كر بو بارزغاري دهوكي كودي جاينتا سروكي حكومه هرما كردستاني ودمايكي اودي برياردان باشا هجا خيري چنده اواشک دیزاینا هشتا او پارکا بریار بو کل صناعه دهوکê بهتا دروست kirin nehatiya dروست kirin çendîn sala jê behs dikin nûkê ev jî hate ser dê kengî dest pêkin يعني يا صناعي من شو البينينا براسي ونتابعي ما بس أفا وك أمر بلا قشتو جوزارا عند زيارة ما مهندسة ما وفيكاري الرابون أفا چندين هايفا ونزيكي سي هايفا سيرفيكاري شول كان أو كارا ويبدو مايكاتي وك بيشنيارا بحكومة هرما كردستاني وك بيشنيارا بو جناب بارزغار دوكي أف باركا بجني يعني باركا تشايزاوا أن نافكي كردي لي بكين أن بجني هاي بارك بس أم تركيزك نافكي كردي إجوان لي بيتا كرن أفا بيشنيارا بحكومة هرما كردستاني بريار ودستوان دا باركا جاهزة يا كاملة بس ممكن جهورين تدا بينا كرن بو باشتر لي بيت وقالك هندا كسي ديش بشكدارية في ديزاين دا بكن بو باش دا بيج تر بتشت افا عرض سياحيك عرض كرتك شتو جوزاره سري تشازاوا افا الديف ديزاينا ديف ماستر بلان تشازاوا يعني تشوت او تشتداينن فا ام هيفيت كم دغاشت سرك حكومه هرما كردستاني وبرواريا دستوان دا بريار دستوان دا كاد دانا كي مستثمري نافخوي بت اجدار وبت اجبري في چانديش براستي جلك بروجي ديش مال بارزغا دو كميتين وكي مرحله دويه تشازاوا هكا بيتا تشكرن جلك باشا فندق حجري دبدمايكيت جلك باشا تلفريكا تشاي قاري هكا دست بكن قالك باشا ملعب اولمبي قالك باشا هكا دست بكن فندق السكا وتشاندين جي ديميتين السولافي قالك باشا فندق سانشاين اكيد نوكا وقشت برحلك قالك مازن ودرب عسكري فاكيد بارزغا دوكي قالك زنقينا واف مشروع مشك بروي قشتاري فان باورتي انك بتجيب كرن تلفريكا ملاينا قشتياره دي بخور باشا هجا خيري تلفريكا تشاي قاره دي كانجي دست بكن مادام هوا بحثا ويجي كر بزام دي كانجي دست بكنش كيفا يا بو كيفا ايا بارودوخ امني گنجايا بو دست بكرنا تلفريكا تشاي قاره اكيد يا او كريا بس ما دام مستثمركي او مستثمره فيتب وكاري خرابت فيتب واجبي خرابت يعني او مستثمري اف تلفريكا تشاي قارده هر او همان كسا يتشاي زاوا مرحله دويه تشاي زاوا بلا جيبكات بو بلا التلفريكي جيبكات وتلا بريشك دي دمايكيت نو كما قاعك ديش كوادا عرضك ديش ما يدا فيكاسي كوب كتهولك كونفرنسا وجوركي نو يغشتيارا بتا بارزغا دوكي بجني يعني مؤتمرات كونفرنسن قشتو جوزارا كونفرنسا وجبري في چندي طبعا ملعب اولمبي فما ما قالك جيويتين هكر اف جينا
بين جێبەجێ کردن ئەس باوەڕ کەم دەکەرتە گشت گۆزارە باشتر لێت پارێزگەها دهۆکێ باشە هەوە کەنگی پلانە وان هەممی پرۆژەیان ژێ کورنیشێ ئاواشین بگرە ژێ کورنیشێ سەرسەدا دهۆکێ ژوێ پارکە مەزنە چیایە زاوە وێ پارکە دیامە بەحث کردی دەستپێکا دهۆکێ و چەندین پرۆژەیەن دی ئەوە هەمی پلانن و ئارمانجن لە هیچ جوانە هێشتا دەست پێ نەکردە کەنگی ئەف پرۆژەیەن خوازیارن هەوەک و دێزدەتر گەشتیاران ڕاکێشنە دهۆکێ ئەمە بژێ کی جوان کەنگی دێ دەست پێکەت پراستی دەست پێکردن ئەوان پرۆژە یعنیەوە دەستی حکوومەتە هەرێما کوردستانیە و جەنابێ پارێزگاری دهۆکەیە یعنی ئە بابەت نەتابعیوانە ڕاستە گەشتیارینە بەس باوەڕ کات ئەمە تابعیوانن ئەو لازم بریارێ بدەن کەنگی بێتە جێبەجێکردن و چاو بێتە جێبەجێکردن و گەلک کۆمبوونێ تاتی نەکردن سەروان پرۆژە و گەلک اجتیماعات نەکردن سەروان پرۆژە و ئەس باوەڕ کەم گرنگی پێدانە حکوومەتە هەرێما کوردستانم تایبەتی برا گەورەی سەروان پرۆژە ئە پرۆژە ئەس باوەڕ کەم دی هەموو کەڤنە جێبەجێکردنێدا بەستوزانی حکوومەتێشێک یعنی پلانێت خۆوێتەن حکوومەتی ئەولەویاتێت خۆوێتەن حکوومەتی فاز باوەڕ کەم دیکەونە جێبەجێکردنێدا بەس ئەمەزانی کەنگی دیکەونە بەر جێبەجێکردندا وەختی بریار تێتە دانان ئەو خەتووەکە گەلەکە باشە پێنگاوەکە گەلەکە باشە هێژە خەیری جەنابێ هەواژی ممکن ئاگەهدار بیتن بە تایبەتی دجەژن و بوونەیاندا دە سەرساڵاندا ددەم ساڵە هاوینێدا و خاروونە بەڕاستە عێراقی دکەلیت خەلک بەرێ خوددەنە هاوینگە و جهێن سروشتین بگشتی هەرێما کوردستانی و تایبەت دنافواندا لە دهۆکێ لەگەڵ گازندا گەلک هەنەک و هێژی ڕێکخستنێک دوی سەکتوریدان نینە برنگێکی پرۆفشنال پێشوازی لە گەشتیاران ناهێتەکردن یانژی ئەو جهێن گەشت و گوزاری برنگێکی جوان هێژی نەهاتنە ڕێکخستن و دیزاینکردن بوێ هەوا چ کریە هەوا چ پلان هەیە طبعا ئەم وەکرێ بەلا گشت گۆزارە پارێزگا دۆکێ ئەم بەردەوام سەردانە جێن گەشتیاری بکەین ئەم بەردەوام پێشوازیە گەشتیارە بکەین ئەم بەردەوام یعنی زالگەهان پێشوازیە گەشتیارەکەن شکلێکی جوانی پڕێک و پێک و ئەم خۆ تیمەک منێ هەیل گەلمە ئەم دەرکەوینە دەر پشتێنگی ئەم چینە وان جیها وان جیێن سروشتی یە گەشتیار سەردانەوانکەن ئەم مقابل گەلوانکەن پەیوەندی گەلوانکەن گودارە گول و گازندێتەکەن پڕاستی ئەوان گەشتیارە گازندێت مەزن نینن و کارتەکردنەکە سلبی الهاتناوم بکات بۆ کارتی گشت و گۆزارێ زالگە تەسەهل والگەل هەی تعاملات جێن گەشتیاری واهەی ئۆز باوەڕ کەم نۆکە جێن مێت گەشتیاری بەری چەندەکە مەسەرەدانەوان واکری بەری 10 ڕۆژەکە مەسەرەدانەوان هەندێک جیها واکری و بەرامبە یعنی بەردەوام ئەم متابعات جیێت خۆیتکەن چیل شێخان چیل ئاکری چیل ئامێدیە یعنی هەموو کاری خۆوێکری پێشوازە گەشتیارە بکەن ئەس باوەڕ بکەم امتحان خلاص بن زانکۆ مەدرسە قوتابخانەش امتحانە خلاص بن و موسمێمە ئێ هاوینێ دێ دەست پێکەت و ئەس باوەڕ کەم دێ موسمێکی ئی گەشت بت هێژە خەیری پرسیارە من ئاخیرت دلێ مندا مابوو دەمەکە یعنی نزانم جەنابێ هەوا چوویە گەلیە سێپرکەل دەڤەرە بەرێگاری هەوا دیتە چه جەنەتە بۆچی هیچ پرۆژێک لێرێ حتانوکە هەوا فکر لێ نەکریە جێبەجێ بکەن بڕاستیژی جەهەکێ بێ هەم پایە گەڤەت تو دچی وێ سروشتێ وێ خوزایە دبینی تو دبێژی واو وێرە کوردستانە بەلێ وێرە کوردستانە بەڵام بتەمامی هاتیە پشت گۆخستن هەوا هیچ پلانێک بوو گەلیە سێپرکە هەیە طبعا بەری پێنجی ڕۆژەکە ئەس داخلی تویتەری بووم یعنی هەندێکە داوەتان مکرد و ئەس داخلی تویتەری بووم ئەو هەموو مثەقەف و تێگەهشتێت دەولەتێت خەلیجی بوون ئەوان چی گۆتە من و بەهشتەکە یا رب العالمین وال کوردستانی هەی وال دهۆکێ وهەی هم بۆچی سەرڤێ ئەوێ شۆل ناکەن سەرڤێ ئەوێ شۆل ناکەن پارێزگەها دۆکێ هەر گاوەکی تو بچی جێکی گەشتیاری یعنی هەمە بۆکی بەهشتەکەیە نەبەس سێپرکە و هەرا گەلیە باڵندا و هەرە ڕەخە بەرواریە و هەر هەمە ئامێدیە خڕی قەزە ئامێدیە گونداوە بنەحیاوە هەموو جێن گەشتیارینە بەس توزانی حکوومەتە هەرێما کوردستانێ پلانە خۆیان تایبەتوە هەی ئەولەویاتت خۆوێتین مەشاکلێت توێ گەلەکن تەحەدیاتی توێ گەلەکن دژمنمە گەلەکن ئەم vێت مواجهە هەموو کا بکەین هەتان بشین کارتێک گشت و گۆزارێ و توزانی سەرۆکی حکوومەتە
هەرێما کوردستانی گرنگی وادایە 3 سەکتەرە ئێکشوان کارتی گشتوگۆزاریە فچوو دەولەت یعنی ئەگە تو کارتی گشتوگۆزارێ پێش بخینی هێدی بۆڕاتوێت چەند ساڵک بۆڕاوێن پرۆژێکی و دوات و نەوەکی شقانە و دەب هەیڤەکەی شقە هەمووکە خلاصکەی دو هەیڤدە کارتی گشتوگۆزاری بۆڕات دەمت دوێت کارتی گشتوگۆزارێ بۆڕات دەعمەک دوێت کارتی گشتوگۆزارێ بۆڕا مارکتینگەک دوێت گەلک تشت بۆ کارتی گشتوگۆزارێ هەتا ئەم گەهینەوێ مەرحلە و ئەس باورد کەم پاشە ڕۆژە پارێزگەها دهۆکێ کابینە حکوومەتایانە هەیە پاشە ڕۆژەکە گەلک دێگەش بێت و ئینشاڵا دێ بەرکەفتیش بێت. باشە هێژای خەیری علی ئۆسێ هەلبەت دەستێ بتنێ دەنگ ژێنەهێتن دەبێتن هەر کەس جهێ خۆ هەوڵ بدەتن باژارێ خۆ وڵاتی خۆ ئاوا بکەتن و حەسی دیە نەکەتن ئەوە دەستێویدا ji بۆ خێرا وڵاتی خۆ خەرج بکەتن بەتایبەتی دوێم ژارێدا گەلک کەیفام خەلکێ زاخوت هێتن و هەر یەک جێ خۆ هەوڵ دەداتن باژارێ خۆ مەزن و جوانتر بکەتن بهیڤیمە نمونێت وانە زێدە بن بگشتی لە کوردستانی هێژای خەیری علی ئۆسۆ ڕێڤەبەری گەشت و گوزارە دهۆکێ گەلک سپاس.